لە کارمەندانی میهرەبانیمان پرسی چ فەرموودەیەکی پێغەمبەرتان کردووە بە بەرنامەی کارکردنتان و هەمیشە سوودی لێ دەبینن. پیغمبر صلی الله علیه و سلم دفرموه إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه واتە خوای گەورە پێی خۆشە هەر کەسێک لە ئێوە کارێکی ئەنجامدا مافی تەواوی کارەکەی بدات و بەڕێکوپێکی ئەنجامی بدا. بۆ منیش وەکو پزیشکێکی دەرمانسەز بەردەوام هەوڵم داوە کارەکانم بە ئیتقانەوە بکەم و خزمەتی نەخۆش بکەم. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت المستەشار مؤتەمەن واتە ڕاوێژکار ئەمینە. پزیشک و کارمەندانی تەندروستیش ڕاوێژکارن. نەخۆش نهێنی و بارودۆخی خۆی لەلایەن باز دەکات. ئێمەش لەسەرمانە ئەو نهێنیە بپارێزین و ئەو زانستەی لەلامانە بە شێوەیەکی دروست بە نەخۆشەکەی بڵین. خەیر الناس ئەنفعهم للناس. باشترینی خەڵکی ئەو کەسانن کە زۆرترین سود دەگەێنن. پزیشک و کارمەندانی تەندروستیش دەتوانن زۆرترین سود بگەن بۆی باشترینی خەڵکی لای خوای گەورە. ئێمەش بەو ئامانجەوە کارەکانمان ئەنجام دەدەین. پیغمبر خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەعطی كل ذی حق حقه. یەکمان نەخۆش کاتێک سەردارمان دەکا بە مەبەستی چارەسەرکردن مافی تەواوی خۆیەتی کە بە جوانترین شێواز چارەسەر بکرێت. بۆیە منیش هەوڵ دەدەم لە کارەکەمدا ئەم فەرموودەی ڕەسوول الله صلی الله علیه و سلم جێبەجێ بکەم و بێجیاوازیکردن لە نێوان هیچ نەخۆشێکدا بە جوانترین شێواز مافی خۆیان پێ بدەم و چارەسەریان بکەم. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.